قۆناغی دووەمی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. هەر زانکۆیە و تەواوی هێزی زانستی خۆیان دەخەنەگەڕ چاکۆ خۆیان بگێنە قۆناغەکانی داهاتوو نزیک ببنەوە لە بەدەستهێنانی نازناوی ئەستێرەکانی زانکۆ. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەریەککەوتن. دەتوانین بڵێین لاوازترین بەریەککەوتن بوو بە درێژایی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ، چونکە هەردوو زانکۆ تووشی شۆخ بووبن لە سەرەتای هەڵبژاردننی کەتەگۆریەکان، وەک ئەوە وابوو کە یەکەم جاریان بێت بێنە سەرستەیجی بەرنامە. وەک هەمیشە هەردوو زانکۆ لە کەتەگۆریە زانستیەکان دەستیان پێکرد، بەڵام هەر کەتەگۆریە وەک داوێک بوو بۆ هەردوو لایەن کە مەحاڵ بوو لی دەرباز ببن. زانکۆی سلێمانی ئاڕاستی هەڵبژاردنەکانی گۆڕی و ڕووی لە کەتەگۆریە ئەدەبیەکان کرد، توانی لەوێ هەندێک خاڵ بۆ خۆی بەدەست بهێنێت. بەڵام زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هەر لەناو کابوسی پرسیارەکان مابوو و سەکۆی بەرنامەکەی بەڕەنگی سووری وەڵامی هەڵا نەخشاندبوو. لە کۆتایی قۆناغی یەکەمی بەرنامەکە زانکۆی سلێمانی 40 خاڵ و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تەنها 10 خاڵی بەدەستێنا. لە بڕگەی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی پۆلیتەکنیک بە هەمان شێوەی قۆناغی یەکەم هەرچی هەوڵیدا نەیتوانی تەنها خاڵێکیش بۆ سەر خاڵەکانی زیاد بکات. بەڵام زانکۆی سلێمانی توانی جیاوازەکە زیاتر بکات و کۆی 25 خاڵ بخاتە سەر خاڵەکانی و بەسەربەرزیەوە خۆی بپەڕێنێتەوە بۆ قۆناغی داهاتوو. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 10 خاڵ و زانکۆی سلێمانی 75 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی چوارەم لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان، زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری و یازی شادەبم لە بەرنامەی نوێی ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستان، لە قۆناغی دوین پێشبڕکێکە بەردەوامە، ململانێکە هەیە لە گروپی ئەی. دوو زانکۆ بەشدارن، ئەوانیش زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی، ناوم یاد ڕزگار محەممەدە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازم لە قۆناغی سێەم بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی، ئاواتەخوازم لە داهاتوە بم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. ناوم پێشواز عوسمانە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازی قۆناغی سەی بەشی ئایتی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانیم، لە داهاتوودا هیوادارم بم بە پرۆگرامسازێکی سەرکەوتوو. من ناوم مەستاڕاستی جەبارە، تەمەنم 22 ساڵە، فێرخوازم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی قۆناغی دوو ئەندازیاری شارستانی، هیوادارم لە داهاتوودا بووم بە ئەندازیارێکی سەرکەوتوو. من ناوم ڕێزلەتی فاتیحە، تەمەنم 21 ساڵە، فێرخوازم لە بەشی خوێندن نێودەوڵەتەکان لە قۆناغی دووەم لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی، هیوادارم لە داهاتوودا لە بوارەکەی خۆمدا سەرکەوتوو بووم. ئێستا من لە قۆناغی دووەمی بەرنامەکە داین، بە هەمان شێوەی قۆناغی یەکەم کە سەرکەوتوو بۆین زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە، لەگە هاوڕێکانمە زانیاری زۆر باشمان کۆ کردوێتەوە بە هیوای ئەوەی کە سەرکەوتوو بین. بۆ قۆناغی دووەمی بەرنامەکە بە تەواوەتی سێرچم کردووە و زانیاری تەواوەتیم کۆ کردوێتەوە، تەنانەت بەکارهێنانی سۆشیال میدیاشم بۆ ئەوە بەکارهێناوە کە زانیاری تەواوەتی وەربگرم. پێش بینیم بۆ ئەم قۆناغە ئەوەیە کە بتوانین سەرکەوتوو بین و هەوڵی تەواوەتی خۆمانەخەی نەگەڕ. من کەسێکم دایمەن بە دوای زانیاری نوێیاگەڕێم و بۆ خۆ ئامادەکردن بۆ قۆناغی دووەمی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ لەگەڵ هاوڕێکانمان ئەتوانیمە زانیاریکی زۆر کۆکەینەوە بۆی یارمەتی دەرمان بێ و ئیشەڵا بە هیوای سەرکەوتن لەم قۆناغەدا. ئێم بۆ قۆناغی دووەم بە کۆبوونەوەی ئەفتانە کۆبینەوە و زانیارەکان لە نێوان خۆمان ئاگۆڕینەوە و پاش ئەوەی کە زانیارەکانیش گۆڕینەوە دووبارە لە سۆشیال میدیاوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە زانیارەکان دووبارە بۆ یەکتری ئەنێرین و گۆڕینەوە. ئەمەش وامە لێکە کاستێکی باش پێشکەشکەین بۆ ئەم بەرنامەیە و پێشبینی ئەوەشم هەیە بۆ ئەم بەرنامەیە کە چێژێکی زۆر ببین لە بەرنامە، وەکو لە بەرنامەی یەکەمی شاوتم ئێمە بۆ ئەوە هاتوین کە چێژ ببین لە بەرنامەکە و دڵنیاشم بەرنامەش بامان شێوا بێت و چێژی لێبین. بۆ قۆناغی دووەم تەرکیزمان خستە سەرەوە بابەتانەی کە کەمێک لاواز بوون تێیدا فێرخوازان، بۆیە باشترمان کردن و هەوڵێکی زۆریاننا لەسەر ئەو بابەتانە و هیواداریشی سەر بکەین.
هەروەها زانکۆی هەڵەبجە. من چرۆ محەممەد 21 ساڵم خوێندکارم لە قۆناغی 4 لە بەشی کۆمپیوتەر زانکۆی هەڵەبجە ئارەزوم ئەوێ داهاتوو ببم مامۆستای زانکۆ. ئەستێر سعید تەمەنم 21 ساڵە قوتابیم لە کۆلێژی پەروەردەی وەردەش قۆناغی دووەم زانکۆی هەڵەبجە ئاواتم ئەوەی لە داهاتوودا ببم مامۆستای زانکۆ. من محەممەد حەسەن تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی فیزیا لە زانکۆی هەڵەبجە ئارزوم ئەوەیە لە داهاتووە بم بە مامۆستای زانکۆ. من محمود تەمەن 23 ساڵ خوێندکارم لە زانکۆی هەڵەبجە لە بەشی جوگرافیا قۆناغی دوو هیوادارم لە داهاتوودا بم بە لێکۆڵەرێکی جوگرافیا. بۆم قۆناغە ئامادەکاریی باشم کردو کۆمەڵێکی باش زانیاریم کۆ کردوتەوە لەسەر بابەتەکان بە شێوازێکی گشتی پێشبینیشم قۆناغە ئەوەیە کە بە هەمان شێوازی قۆناغی یەکەم سەرکەوتن بەدەستبێنین دڵنیاشم کە تیمەکەم بە هەمان شێوازی من ئامادەکاری باشیان کردو بۆ قۆناغە. بۆم قۆناغە باشتر لە قۆناغی پێشتر خۆمان ئامادە کردووە و زۆرتر زانیاریمان لەبارە جاجەکانەکۆ کردوتەوە بۆ هیوای کام قۆناغەش بیبینەوە. بێگومان بۆم قۆناغە زیاتر خۆمان ماندوو کردووە و گەڕاوی لەگەڵ هاوڕێیانمە سەرچێکی باشمان کردووە ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتن بۆم قۆناغەش هەروەکو قۆناغی پێش. بە شێوەیەکی باشم ئامادە کردووە لەگەڵ گروپەکەمدا بۆم قۆناغەش و توانیمان چەند زانیارێکی باش کۆبکەینەوە لە هەموو بارەکانداوە بە هیواشم لەم قۆناغەدا سەرکەوتوبی. خوێندکارەکانمان توانیان لە قۆناغی یەکەم سەرکەوتن بەدەست بهێنن هۆکارەکەی شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە بابەتە جوگرافیەکان و بابەتە وەرشیەکان و بابەتە ئەو بابەتانی کە پێوەست بن بە بابەتی تەکنۆلۆژیا وەڵامەکان بزانن و بۆ ئەم قۆناغش بە خوێندکارەکانمان ڕاگەاندووە کە زیاتر بخوێننەوە کە زیاتر هەوڵ بدەن ماندوو ببن و زانیاری گشتی بخوێننەوە و متمانەمان پیانە کە لەم قۆناغیشا سەرەکەون. هەردوو زانکۆ بەخێر بێن خۆتان نەزان بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات کێ زوو دەستی نابە بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاست بوو مافیەوە هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرێت. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت ئەو شاعیرانە کێ بوون کە پێیان دەگوترا سێ کوچکەی بابان؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. نالم سالم. کێوچێ؟ کوردی نالم نالی سالم. کوردی نالی سالم. کوردی نالی سالم. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی زۆر ڕاستە ڕێز زۆر باش بوو تۆزی ئاوا ناوەکان لێکەوە نزیکنا کوردی سالم وایە دەغەڵەتە بێت تۆزێ بەڵام گرنگەوەی بیزانین زانیوانی درت ئەوە نەی کافی بوو. تا وەڵامەکەتان ڕاستە ئێستا مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن تەماشای سەر شاشەکان بکەن کاتەگۆریەک هەڵبژێرن. تەکنۆلۆژیا. تەکنۆلۆژیا لە تەکنۆلۆژیا ئەی و بی هەیە کامیان هەڵبژێرن؟ بی. کاتێک کۆمپیوتەر کار دەکات لە سەرەتادا زووتر کام لەم بەشانە دەست بەکار دەکات؟ A. BIOS B. Processor C. Hard disk D. RAM C چرکەتانەیە؟ Basic input system. Basic input output system. يعني أو داگیرسێنێت دوای پرۆسەسەر دەست بەکارەکە. کەواتە بە تەشینیم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. هەڵبژاردەی A BIOS. A. BIOS زانیاریتان هەبوو بۆچی BIOSتان هەڵبژارد؟ Basic input output system سەرەتا دەست بەکارەکات لە کۆمپیوتەرە. ئەی بۆ مەسەلەن ڕام نەبێ یاخۆت پرۆسەسەر؟ سەرەتا BIOS لە ئیش دەکات دوایەوە OS فایلەکان هێنێت و ئەی خاتە ڕامەوە. ئەی پرۆسەسەریشی چییە؟ پرۆسەسەر ینی پرۆسەسی زانیارەکانەکات بە ئینپوتێک هەبێت دوایەوە ئاوتپوتێک دەرەکات. مێشکی کۆمپیوتەرەکەەوە مێشکەکەیتی؟ بەڵێ. باشەکە لەشێکی شەکاری بی مرۆڤیش مێشکەکە نی عازیاتێکی بکاوچینەکە. خڕێبی یەکەم جار بە خەبەر بیتەوە
واستەگەین ئەی هەرمێشکەکەنیە خەبەر دەکاتەوە آخر ئەوی ژوزەیە یا قاوە خواردنەکەیە خەبەر دەکات وانە وزەکەی پێویستە یەکەم جا زۆر باشە با بزانین بایۆس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست پرۆسسەر نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە کاتەگۆریەک هەڵدەبژێرن تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا لە تەکنۆلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام لەم براوسەرانە لەلایەن کۆمپانیای گوگڵەوە پەرە پێدراوە A. Firefox B. Opera C. Internet Explorer D. Chrome C چرگەدانێ وەڵامەکە دی کڕۆم D. Chrome بەڵێ دیار بوو دڵنیا بوون بەڵێ خۆی ناوی تەواوەتی گوگل کڕۆمە گوگل کڕۆم گوگل کڕۆمە یعنی بۆیە ئەو گوگل کڕۆمەتان بیستۆ بۆیە ئاسان بولاتان بەڵێ ئەی فایرفۆکس چییە؟ فایرفۆکسیش هە براوسەر ئۆپێراش هەمویان براوسەرن کۆمپانیاکان نەزان چی نا بەس گوگل کڕۆم فایرفۆکس ناوی تەواوی نازان ناوی تەواوی نا. بەس ئینتەرنێت ئەکسپلۆر ئەوە ئەزانم مایکرۆسۆفت پەری پێەیە ئەوە ئەزانم بەس ڕاست ئۆپێرا دڵنیانیم لە مۆزیلا فایرفۆکس مۆزیلا فایرفۆکس ئۆپێراش مۆزیلا فایرفۆکس با بزانین کڕۆم وەڵامیشی ڕاستە یاخود هەڵێ زان کۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە وا دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان دەخاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بە ڕۆحی ڕاضی و چەپڵیان بۆ لێن ئەوە شتێکی جوانە لای من بەڵام تۆزێ بە وریاییەوە کاتەگۆریەک هەڵبژێرن زانست ئەی یاخود بی ئەی چ جۆرە مادەیەک بە بەرزبوونی پلەی گەرمی گەیاندنی کارەبایی زیاد دەبێت ئەی گەیەنەر بی نەگەیەنەر سی نیمچە گەیەنەر دی کانزا سی چرکەتان هەیە کەواتە گەیەنەرە گەیەنەر ئەتۆمەکانی بەپێی ئەتۆمەکانی فری ئەلکترۆن دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام سی نیمچە گەیەنەر سی نیمچە گەیەنەر زانیاریتان هەبوو بۆچی نیمچە گەیەنەرتان هەڵبژارد گەیەنەر زان کامەیە ئەو مادانن کە کارەبا بە ئاسانی بیان وەکو مس کە لە هەموو وایرێکە بەکارێت بەڵامەوەنی بزانم کە مس گەرمە بێ کارەبا گیانی کارەبایی کەمە بێتەوە ئەی نەگەیەنەرەکان وەکوچی نەگەێنەکان و پلاستیکیان نایلۆن کە بۆ ڕووپۆشی وایرەکان بەکارێت تەواوە ئەی نیمچە گەیەنەر کە هەڵتان بژاردووە چییە؟ مادەکانی کە نیمچە گەیەنە ئەفزام سیلیکۆن بە زۆر تەشی نیم سیلیکۆن گەێنەرەکان نیمچە گەێنەرەکان باشە با بزانین نیمچە گەێنەر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ
زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان دەخاڵ. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵدەبژێنن؟ وەرزش. لە وەرزش ئەیوب هەیە کامیان هەڵبژێن؟ بی. بەرزترین پلە کە یاریزانێکی کاراتێ بە شێوازێکی کردداری دەتوانێت پێی بگات چییە؟ ئەی دانی 5 بی دانی 6 سی دانی 7 دی دانی 8 سی چرگەدانێ. ئەی دانی 5 ئەی دانی 5 زانیاریتان هەبوو لەسەر یاری کاراتێ؟ تا ڕادێک زۆر نا دانەکان چی نازانن؟ لە یاری کاراتیە نازانن مانای چییە؟ مانای قۆناغە یعنی خود ئاستی یاریزانەکە خود لێڤڵی یاریزان. باشە دانی 5 با بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی هەڵەبجە بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست دانی 7 یاخود دانی 7 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ زانست. لە زانست پێشتر ئەیتان هەڵبژاردووە تەنها بیماوە کەواتە زانست بی. کام لەمانەی خوارەوە تایبەتمەندی گازە دەگمەنەکانە؟ ئەی تاکە گەردیلەیە بی دوانە گەردیلەیە سی سیانە گەردیلە دی ئایۆنیک سی چەکەدان. دە چرکەدان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام بی دوانە گەردیلە بی دوانە گەردیلە. گازە دەگمەنەکان دەزانن چین؟ بەڵە نۆبل گازس تەواو ناوەکانیان نەزانی؟ هیلیۆم نیۆن ئارگۆن کریپتۆن زینۆن وەبزەم ئەوانن. تەواو تایبەتمەندیەکانیان بۆچی ئەگەر دوانە گەردیلە بۆچی پیانەڵێن دەگمەن؟ مەسەڵەن بۆ دوانە گەردیلە بن دەگمەنن؟ لە بری ژماری تەواتی ئەلکترۆنیان هەیە کە هیچ ئەلکترۆنێک لە یعنی لە ئۆربیتەکانی ترە وەرناگرن ینی فوڵن لە هەش ئەلکترۆنی تەواوەتی کارلێک ناکەن کارلێک ناکەن. باشە با بزانین دوانە گەردیلە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان هەڵەیە. وەڵامی ڕاست تاکە گەردیلە. چونکە لەبەرەوەی کە تاکە گەردی کارلێک لێک ناکەن گەردیلەکان بە تاکی ئەمێنێتەوە مۆناتۆمیک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. ئەی یاخود بی؟ ئەی. زانستی کێشانی نەخشەی زەویناسی چی پێدەگوترێت؟ ئەی کارتۆگرافی بی
جیۆگرافی C تۆپۆلۆجی D جیۆلۆجی C چرکەتانێ جیۆلۆژی نییە کارتۆگرافیش نییە تۆپۆلۆژی جیۆگرافی جیۆلۆژی جیۆگرافی دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ جیۆگرافی وەڵام جیۆگرافی جیۆگرافی B جیۆگرافی بۆچی جیۆگرافیتان هەڵبژارد بۆمان ڕوونکەنەوە هێمن زانستی مانای چییە جیۆگرافی بە مانای مانای ناسانی زەویە جیۆگرافی نەخشەی زەوی ناسی کێشانی نەخشەی زەوی ناسی باشە جیۆلۆجی چییە جیۆلۆژی چ زانستێکە جیۆلۆژی لە چ زانستێکە نازان پەر پەیوەندی بە زەوی و خۆرە ئاهین خاک و زەوی باڵە چینەکانی لەگەڵ جوگرافیا جیاوازەکەی چییە جیۆگرافیا پەیوەندی بە جیۆلۆژی ئەو مادانە دەرەخات پێم وابێت لە زەویان مادە چینەکانی زەوی چینەکانی زەوی چینەکانی زەوی ئەو زانستەیە جیۆلۆژی و زانستەیە کە چینەکانی زەوی دەناسێ بە جیۆگرافی شوێنەکان دەناسێنێ وڵاتەکان بەس زانستی کێشانی نەخشەی زەوی ناسی پرسیارگە زۆر گرنگە کە تێبگەن لی باشە با بزانین جیۆگرافی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەڵەبجە بەداخە وەڵامەکەتان هەڵەیە کێشانی نەخشەی زەوی ناسی پێی دەگوترێ کارتۆگرافی کارتۆگرافی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی تایتڵەکەتان زۆر دوور و درێژە بۆ هەر نەڵێم زانکۆی ئەمریکی ناو فەخامەت تێداتێ ئەوە نابێ و ناوێکی هەڵێ باشە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆری هەڵبژێرن تەندروستی 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 ئەی یاخود بی بی ڕێز بی هەڵبژێرێ بەکترۆفەیجەکان کام لەمانەی خوارەوە لە ناو دەبن ئەی قەرچک بی مشەخۆرەکان سی بەکتریا دی ڤایرۆس سی چرکەدانێ بەکتۆفەی یعنی ڤایرۆس یا لە ناو خۆش نییە بەکتریۆفەی تاکی بەسانەسە و ڤایرۆس بەڵام چی لە ناو ئابات خۆی بەناوەکەی بزانین بەکتریۆفەی بەکتریان کاوە دە چرکەتان ماوە زوو وەڵامە سی بەکتریا سی بەکتریا بۆچی بەکتریاتان هەڵبژار وڵاو سیانیان نەزان مزیانیم لەسەر یعنی بەڕێز بەزەوەی لەسەر کاتەگۆریەکە هەڵبژێرێ و بەڵامی دابشمان کردو لەسەر خۆمان کە چ کاتەگۆریەک کێ زیاتر فۆکسی لەسەرەکان مشەخۆرن مشەخۆرن و مشەخۆر قەرچک چییە زان قەرچک چییە یاخود قارچک قارچک ئێ چییە جۆرێکە لە هینەکان بە ئینگلیزی ماشرومز بۆی ئەوە لە زمانەوانەیە یعنی فۆنگای تۆ لە ئەو مێنوو مەطعەمەوەی تۆ باسی قارچک و سۆسی قارچک وە بەکتریۆفەیتر خۆیان ڤایرۆس بۆی بە عەرەبی پێڵێن فطریات لە فطرەوە هاتووە بە کوردی کەڕۆکانە جۆرێکە لە کەڕۆکان باشە با بزانین بەکتریا وەڵامێکی ڕاستە یاخود
زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ وەرزش. لە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. لە یاری ڤۆلیبۆلدا نزمترین پلەی گەرمی ڕێگە پێدراو لە هۆڵی وەرزش دەبێت چەند بێت و بۆ ئەوە یاری بکرێت؟ ئەی 5 پلە، بی 10 پلەی سیلیزی، سی 15 پلەی سیلیزی، دی 0 پلەی سیلیزی. سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە. بی 10 پلەی سیلیزی. بی 10 پلەی سیلیزی. دڵنیا بوون؟ ئەستێر دڵنیا بوون یار ئەوە؟ زۆر دڵنیا نەبووین بەڵام بە پێوەی کە ڤۆلیبۆڵ بالە زیاتر یاریەکە بەدەستە بۆی کە سارد بێ ناتوانن زۆر یاری پێ سارد بێ ناتوان زۆر یاریەکەن یاخۆ. ئەستێر تۆ چی دەخوێنی لە زانکۆی هەڵەبجە؟ بەشی وەرزشم زۆربەی یاریەکان نەخوێنرێت. بەڵێ بڵێ. ئەوتان خوێندووە بیری بێ یاخۆت؟ ئێشتا بالەمان نەخوێندووە. ئەوە کە وەختی خۆی من کە مناڵ بووین لە ابتیدایی شتێکمان نازانیەمان و نەمان خوێنوێ ئێستا. باشە با بزانین 10 پلەی سیلیزی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ؟ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بیلاکە بی تاتای پڵەکاڵی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ حەقە بۆ ببڕن هەموو جارێت ئاینەدانەدانێن پێویست ناکات بیڵێیتەوە. تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. لەبەر کام لەم هۆکارانە هەبوونی گازی مۆنۆکسیدی کاربۆن لە هەوادا بە پیسبوونی ژینگە هەژمار دەکرێت؟ ئەی کارلێک دەکات لەگەڵ ئۆکسجین، بی کارلێک دەکات لەگەڵ هۆمۆگلۆبین، سی کار لە سیستمی دەمار دەکات، دی هیچ کام. سی چرکەتانێ؟ هیمۆگلۆبینەوە نووسێت یان کارلێک ئەوە شتێکی کە شتەکانی کایکە بۆیە دە چرکەتان ماوە. زوو وەڵامێکم بنێ. بی کارلێک دەکات لەگەڵ هیمۆگلۆبین. بی کارلێک دەکات لەگەڵ هیمۆگلۆبین. بۆچی بیتان هەڵبژارد؟ خبرەوەی ئەوە یەکێکە کە بە شتەکانی کە مۆنۆکسیدی کاربۆن ئەگەر هەڵی بژێت کارلێکەکە چۆنە چیەکە؟ ئەنووسێ بە هیمۆگلۆبینەوە توانای چۆنەڵێ ئەو ئۆکسجینی کە هەڵێگرێت کەمێکاتەوە ئەو کە ئەزانین خراپە بۆ باشە. بس ئەوەش ئەزانین کە کار لە سیستەمی دەمار دەکات بۆیە تاکی نەبووین کام لە وەڵامە. وەڵامەکەت خۆی تەواوە ئەوەی کە ئەڵەی کە هیمۆگلۆبین وا دەکا ئۆکسجین ناگەێنێت لە ناو لەشخانەکانی لەشۆمەکە. بەس با بزانین وەڵامەکەت بۆ ئەم پرسیارە کارێک دەکات لەگەڵ هیمۆگلۆبین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟
زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. بۆ چ ماوەیەک تشکی خۆر بە ئەستوونی بەرهێڵی ناوەڕاستی زەوی دەکەوێت؟ ئەی بە درێژایی ساڵ، بی 6 مانگ، سی ساڵی 1 جار، دی ساڵی 2 جار. سی چرکەتانە. لە چرکەتان ماوە زوو وەڵام؟ وەڵام ئەی بە درێژایی ساڵ. ئەی بە درێژایی ساڵ. بۆچی بە درێژایی ساڵتان هەڵبژار؟ چونکە پێچوو بە پێی کە زەوی هێمن تۆ شەڕێکی گەورە و گرانە کرد. ئەبێ هێمن جواباتەوە چکە خۆی تەلەبەی جوگرافیاشە. کێ وتی کێ شکی لە ئەی بوو و کێشکی چونکە لە هێڵی یەکسانە زۆرترین ڕێژەی بارانبارین ئەبارێت لەبەرەوەی کاتێک زۆرترین ڕێژەی بارانبارین ئەبارەت تیشکی خۆر لەو شوێنە ستونە. جا باران و تیشکی خۆر چ ڕەبیەوە هەورە و وڵای تشکی خۆر و ئەخر پلەی گەرمی بەرێ ئەو لەو کاتە تقریبا تۆ ڕەبتم کردەوە بە یەکەوە. نازانم وڵای ئەستێر تۆڵێکی ئەڵێم بە درێژایی ساڵ بەو پێی کە زەوی بەردەوام لە سوڕانەوە. تۆژەڵی بە درێژایی ساڵ چرۆ تۆڵێت؟ منیش هەر بەو پێی کاڵم زەوی ئەسوڕێتەوە خۆریش ئەسوڕێتەوە کەواتە وا گومانەکەم ینی بە درێژایی ساڵ نییە پێم وایە بێت ساڵی 2 جارە. ساڵی 2 جار. ئەی محەممەد تۆڵێت منشەڵەمەی بۆ پێی کە زەوی بە دەوری خۆیان ئەخولێتەوە ئەگەر وا بێت هێڵی یەکسانی شوێنەکەی جێگیر بێت. ئەگەر شۆژەڵەی بە درێژایی ساڵ. باشە لە نێوان محەممەد و زۆری نەگرێت ئەستێر بەس چرۆ ڕاکەی جیاوازە ئەڵێ ساڵی 2 جار. با بزانین بە درێژایی ساڵ وەڵامێکی ڕاستە یاخۆ دەڵێ؟ زانکۆی هەڵەبجە بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ساڵی 2 جار چرۆ ڕاستی کرد. 2 جار زەوی ڕاست دەبێتەوە لە 21 سێ و 21 9 تشکی خۆر لە نەورۆز و سەرەتای پاییز درێژی شەو ڕۆژ یەکسانە بێ و تشکی خۆر بەستونی دەیدا لە ناوڕاستی زەوی. ئێوەش نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ بیرکاری. بیرکاری. ئەی یاخودبی؟ بی. ئەگەر لۆگاریتمی ئەی لەسەر بی کۆ لۆگاریتمی بی لەسەر ئەی یەکسان بێ بە لۆگاریتمی ئەی کۆبی ئەوە کام لەمانە ڕاست دەبێت؟ ئەی کۆبی یەکسانە بە 1 بی ئەی کەمبی یەکسانە بە 1 سی ئەی یەکسانە بە بی دی 2 ئەی کەم 2 بی یەکسانە بە 1 سی چرکەتانێ. دەچرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام سی ئەی یەکسانە بە بی. سی ئەی یەکسانە بە بی. چۆنتان حەل کرد؟ یا حەل نەکەوتین. حەلکردنەکەی فێڵێکی تایە ها؟
زۆر نەمان خوێنەوەیان ئەی لەسەربی باشە با بزانین ئەی یەکسانە بەبی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست ئەی کۆبی یەکسانە بە یەک نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانی کە ماون کامیان هەڵدەبژێرن ئەدەبیات ئەی یاخود بی کام لەم هۆکارانەی خوارەوە بووە هۆی ئەوەی ئێرنست هەیمنگوای نووسەری بەناوبانگی ئەمریکی بە باوکی ئەدەبی مۆدێرن ناو ببرێ ئەی وەسفی دیمەنەکان بی وەسفی کەسایەتی چیرۆکەکان سی گۆشەنیگای گونجاو دی ڕێنووسی باش سی چرگەتانێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی گۆشەنیگای گونجاو ئەم جارە لەم بیخوێنەوە پلیس ینی بۆچی گۆشەنیگای گونجاوتان هەڵبژارد زانیاریەکی وامان لەسەری نین ڕاستیە بەس ڕایان بوو چکە پێم وانێ نازانسی باش گوای دەناسن زانیاریمانی ئەو ناویستۆ بەزەک و معلومات لەسەری نامعلومات لەسەری نییە بەڵام ناویستۆ هەمین گوای نووسەرێکی ئەمریکیە خەڵاتی نۆبلی وەرگرتووە ساڵی 1954 باشە لای خۆتان و لای خۆمان گۆرانی شاعر بە وەکو بە باوکی بەڵێ ڕاستە ئەگەر ڕاست بێت تابیرەکە شعری مۆدێرن ئەیژە ناسرێ ئەو لە چیا زۆر بەناوبانگ بوو گۆران خۆی گۆران لە وەسفە بەناوبانگ بوو لە وەسفە وانە بەس نازانم بۆ هەموو باشە بۆچی ئەم بە گۆشەنیگای گونجاو وانە بەڵام شەرتیش نییە ینی ئەو لە ئەمریکا بووە ئەم لە کوردستان باشە چرۆ با بزانین گۆشەنیگای گونجاو وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەڵەبجا بەداخۆ وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست وەسفی کەسایەتی چیرۆکەکان وەسفەکەی تایە نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو ئەی یاخود بی با ئەی بێ بۆ نانی 4000 ساڵ لەمەوبەر پەرستگەی خوداوەندێکی ژن لە شاری ئەربێلا قەڵای هەولێر هەبوو ئەو خوداوەندە ژنە ناوی چی بوو ئەی ڤینۆس بی عەشتار سی ئەڤرۆدیت دی ئێزیس سی چرکەتانێ دە چرکەتان ماوە زوو وەڵام دی ئێزیس بۆچی ئێزیستان هەڵبژارد ڤینۆس و ئەڤرۆدەی نییە هەرکیان زیاتر بە لای گریک و ئەو ناوە ڤینۆس و ئەفرۆدەیت
ڤینۆس و ئەڤرۆدیت ئەی ئیزیس ئیدیس ئاشتار من دڵنیام کە ئاشتار هەبووە لە هەولێرە و خوێندومەتەوە لەسەری بەڵام ئاشتار کە من ئەوەی خوێندومەتەوە ئاشتار خۆوەندی خۆر بووە و نازانم دڵنیایگە خۆوەندی خۆر بووە ئەشێ هەڵەش بم چونکە ئەزانم خوێندومەتەوە بەڵام ئەشێ هەڵەش باشە ئیزیس ئەوەی ئیدیکەش من تەنیا ئەلیمینیتی و وەڵامانی ترم کرد وەڵامەکانی ترم لا بردەوم ئەو ناوە ئیزیس هەستەکەی خەڵکی کوێش منطقێ لە هەولێریە چێ ئیزیس حەز ناکەم ئەستەکان بۆیان بەکار بێنە هەولێری ئێستا ناچێ بەس ئەو کاتە نازانێت هەولێری ئەو ساش لەوانەیە ئەو کاتە هەولێری ئەو ساشارەکە گرنگ ئیزیسمان هەبێ خۆ ناوێکی خۆشیشە ئیزیس ئاشتارەکە سەڵ لە سەڵ لێرە تۆزە لە ڤینۆسیژە چێ ئیزیس ڤینۆس کوێ لێگەچێ باشە بابزانین ڕاستەکە لە یەکە چێ بابزانین ئیزیس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ئیزیسیش هەر یۆنانیە وەڵامە ڕاستەکە ئاشتار نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانی کە ماوەن مێژوو هونەر ئەدەبیات بیرکاری کامێن هەڵبژێرن هونەر ئەی و بی هەیە کامێن هەڵبژێرن ئەی لەسەر چینی سۆپرانۆ دەتوانرێت بۆ کامێک لەم ئامێرانە نۆتە بنووسرێتەوە ئەی کۆنترباس بی چەلۆ سی ڤیۆلا دی ڤایۆلین سی چرکەتانێ هیچ معلومات نییە هیچ دا چرکەتان ماوە زۆڵامێکم بنێ بی چەلۆ بی چەلۆ هیچ معلومات نییە چرۆ چەلۆ چەلۆ چرۆ ئەزانی چییە؟ چەلۆ ئامێرەکە وەکو کەمان وایە بەس بە گەورەتر بە گەورەی ئەوە دایانێن و باڵە ئەی کۆنتەرباس زانی کامەیە؟ ناوەڵە ئەو لە چەلۆ گەورەترە تۆزێ گەورەترە تۆزێ زۆر گەورەتر بە پێوە ئەی ڤیۆلا کۆنترباس و ڤیۆلا هەر نەبیستون ڤیۆلا لە چەلۆ بچووکترە ئاوا ئاژەندێ ڤایۆلینیش کەمانەویش هەروە باشە ئەی سۆپرانۆ چییە؟ وازام کێشەکە لێرایە وانی ها؟ ئەستەکە بێت لە یعنی لە کۆرسا بێ نانە سۆپرانۆ ڕاستە چینە چینی نازانم دەنگە بەڵام دەنگی چیش هەیە؟ ڕاستە ئی مناڵ و ئەوانە ها جا دەنگی خانمان و پیاوان کەمتر تیژە اینجا دەنگی کوڕی گەنج پێشووی بەها پێشووی کە بڵێ ئەوای لێبێ تۆزێ ئەوەش اینجا دوایەوە دەنگی ئاواکو کاوی مافۆلی و ئەوە پێوترێ باس تینۆر اینجا ئالتۆ اینجا سۆپرانۆ اینجا کامیان سۆپرانۆیە ئێوە ئەڵێن چەلۆ هیوادارن چەلۆ بێ جواب بزانین بە هیوادارم ئەبێ چەلۆ وەڵامێکی ڕاستە یاخود زانکۆی هەڵبجە بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ڤایۆلین و کەمان یاخود کەمانچە کە دەنگێکی تیژی هەیە لە چینی سۆپرانۆیە چەلۆ گڕە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلەیمانی چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن مێژوو
لە مێژوو تەنها بیماوە کەواتە بی. هەر کەس بە دەواازەکان تا بێتە ژوورێ دڵخۆشە. هەر کەس بە دەواازەکان تا بێتە دەرێ هەر دڵخۆشە. ئەم هۆنراوەیە لەلایەن کێوە بۆ شاری هەولێر هۆنراوەتەوە. ئەی تەڕاجان ئیمپراتۆری ڕۆمەکان لە سەدەی دووەمی زاینیدا. بی هێلینا شاژنی شانشینی ئەدیابین حەدیاب لە سەدەی یەک. سی ئاشور پانیپال پاشای ئاشوریەکان لە سەدەی حوتەمی پێش زاین. دی شولگی پاشای سۆمەریەکان لە سەدەی 21 پێش زاین. سی چرکەدا. دەچرکەتان ماوە؟ سی ئاشور پانیپال پاشای ئاشوریەکان لە سەدەی حوتەمی پێش زاین. سی ئاشور پانیپال پاشای ئاشوریەکان لە سەدەی حوتەمی پێش زاین. بەڕێزی بۆچی سی هەڵبژە؟ ئەزانم ماوەیەک ئیمپراتۆری ڕۆم گەیشتووەتە ناوچەکانی بینی ڕافدەین. ئەمەی میزۆپۆتامیای ئاشور پانیپال پاشای ئەوە نییە، ئەوەی ئەی نییە و هێلیناژ نییە. ئاشور پانیپال و پاشای سومەریەکان شولگی ئەو دوانە ئەگەرێکیان هەیە، بەس ئەو لە سەردەمی ئاشوریەکانە چۆنڵی تا ئێڕادەیەک پێشکەوتوتر بوونە. هەنێ فۆرمی نووسین هەبووە کە پێشکەوتوتر بۆ لەوانی پێش بۆ وا هەستەکەمەوەیان بێت. ئەم جاران هەستەکانە بەکارێنەوە. باشە جەماعەت لەوە هیچ جۆگر بوون وانە؟ نا هیچ ڕایەکان نەبوو. ڕایەوانیش لەسەر ڕای منە ئەڵێن ئاشور پانیپال. ڕایەوان لەسەر سەرم ها؟ ڕایوانە؟ باشە بازای ئاشور پانیپال پاشای ئاشوریەکان لە سەدەی حوتەمی پێش زاین. وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. ڕێزیش شڕاوە لە پێگەری زۆر سترێسی کردمە پرسیارە چون خوێندومەتەوە شانشینێک نەماوە لە کوردستان ژیا بێت و من لە سەریان خوێند بێتەوە بەڵام دڵی خۆش زۆر زۆر. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام شاعری فەڕەنسی بە بنیادنەری شعری مۆدێرن دەناسرێت؟ ئەی سیلڤیا پلات. بی چارلز بۆکۆڤسکی. سی ئارتۆر ڕامبۆ. دی ئازرا پاوند. سی چرکەدانێ؟ من دڵنیام بی لە ڕوسیا نازانم پس بی نییە. دە چرکەدان ماوە؟ زوو وەڵام؟ دی دی ئەزرا پاوند. ئەزرا پاوند. بەڵێ. زانیاریتان نەبوو؟ ڕاستیە بەپێی ناوەکانیان ینی شێوازی ناوەکان بەپێی وڵاتەکانە گۆڕێ ئەسەبی کامیان کام ناوە لە فەڕەنسی ئەچێ زیاتر؟ هەستەکەم ئەزرا پاوند چکە بینیە بیە بێ ڕووسی بێ ئەیوسیش دڵنیانیم. ئەی سیلڤیا لە فەڕەنسی ناچێت سیلڤیا؟ ئارتۆ ڕامبۆ. ئەو سێناوی کە ینی هەرسێکیانە گەریان هەیە و لەبەرەوەی معلوماتم نەبوو لەسەری بەس بەپێی لەبی دڵنیام کە بینیە. دڵنیای کە بینیە؟ بۆکۆفسکی. بەڵێ. ناوەکەی تۆزێ ڕووسیانەیە؟ زۆریش.
باشە بابزانین دی ئازرا پاوند وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەڵەبجە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئارتۆر رامبۆ لە ئەسڵا ئەزرا پاوند ئەمریکیە ئارتۆر رامبۆ فەرەنسیە و ناسراوە بە بنیادنەری شێری مۆدێرن دەناسرێت نەتاتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هونەر بیرکاری کامیان هەڵبژێرن هونەر لە هونەر تەنها بیماوە کەواتە بی لە نووسینی مۆسیقادا هەر نۆتەیەکی ڕۆند لە چەند نۆتەی بلانش پێک دێت ئەی دوو بلانش بی سێ بلانش سی چوار بلانش دی پێنج بلانش سی چرکەتان هەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی چوار سی چوار سی چوار لە هینەچێ عیمارە و نۆنی عیمارە و شوخۆشیە بۆچی چوار بلانش دارێ بۆسن ڕۆند ئەزان کامێ ڕۆند من بیستمە ڕۆند و بلانش و نوار هەیە بیستمە ڕۆند ئەزانی کامێ ڕۆند ڕاوند ڕۆند ڕۆند و ئەوەیە کە هیچی بیۆنیە هیچ خەتێک گشتیش بیۆ نێراوەکو سفرە و زیرۆ شتانە زۆری لێ نازانم بیستمە باس کراوە یاد حەقی شتانینە پێشوازەوە ریژ بەلای مۆسیقایە ناڕێنێەوە ئەی بلانش کامەیە ناڵم هەر یانی وشەکانە بیستوە ها یەکێک کەسێکم هەبووە کە خوێندوێتی لە دەورێ شتە بۆ بەس معلومات ناوی دۆزی سەرنجڕاجێشە بلانش بلانش وەکو ڕۆند وایە و خەتێکی بێ یا لە سەر و یا لە ژێر بەس بۆی تاکینین چکە ڕۆند و بلانشیش هەردووکی ینی هەردووکی نۆتێ ئێمە نازایمە بەس لە کرۆشیش هەیە دەبڵ کرۆش هەیە باشە بابزانین چوار بلانش وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست دوو بلانش ڕۆند ئەوەیە کە لە بارڕێکە چوار نۆگە چوار لەسەر چوار بێ چوار وحدەی زەمەنیە سان بۆ مڵاڵی دۆ شکۆ لە بیشازانم ما حەزەکەم قسەی لەسەرەکەم دۆ یاک دوو سێ چوار بلانش ئەوەیە کە نیوەی ئەوەیە سەڵی دۆ 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 دەبێ بە کرۆشە بێ بە دۆ 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 بەس گوێ لە مۆسیقا دەبێ بە دەڵ کرۆش ئەوەی سەری عەلێ و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە تەنها بیرکاری ماوە کەواتە بیرکاری اینجا بیرکاریش تەنها ئەی ماوە کەواتە ئەی کەمترین نرخی ئێن دەبێت چەند بێت بۆ ئەوەی نۆ ئێن کۆ دا گەورەتر لە سەد بێت ئەی نۆ بی دا سی یازدە دی دوازدە سی چرکەتان هەیە آخر دەکاتەتی نوکە کاتە ناوەنەوە سەبێتەن دەکاتە ساڵ ئێستا گەورەترنی لە ساڵ
دەکەڕۆنەوە زای دەندانە یانزە ئەکرێت دوانزەش بێت کەمترین دەچێکەتانماوە زۆ وەڵامێکم بەن وەڵام نۆ ئەی نه سی سی یازدە بەڵێ ئەفلێم تەزوەکەم نۆ ئەی سی یازدە سەریشتان لە من تێگە کە کەمچینەکەی خوێندەوە یەکسەر مێشکم سەر کەمچینەکە بوو خۆی ئەکرێت سی و دیش بێت ئەستێر سەر باە ئەوان یعنی زۆر ڕازی نییە لەو وەڵامە نۆ نییە بەتەکیید بەتەکیید نۆ نییە وانە دەش گەورەتر بە یەکسانە زۆرت ئەم شەو سێرکگەر نۆ بێت کاتە نەو یەک گەورەتر ئەگەر دەبێت یەکسانە بێت ئێمە ناڵە یەکسان ئەگەر یەکسان بێ کەواتە ئەگەر یازدە بێ یازدە بێ کەمترین نرخەکە گەورەترە بێ لە ئەو زۆرتر نابێت گەورەتر باشە با بزانین یازدە وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ. بەڕێزان و خۆشەویستان، قۆناغی یەکەمی بەرنامەکەمان قۆناغی کەتەگۆریەکان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی هەڵەبجە و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. پێشووی چینە کۆتا قۆناغ کە ڕوبەڕووبوونەوەی تاکەسیە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخوێنمەوە. زانکۆی هەڵەبجە سی خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی چل خاڵ. خۆشەویستانم لەگەڵمانە بمێنەوە پاشکەمیشی تر دێنەوە لا. ئێمە کەتەگۆری مێژومان هەڵبژار چونکە زانیەوە کەتەگۆری باشین تێیدا و ئەو پرسیاری کە بۆمان هاتەوە ئەوە بوو کە 4000 ساڵەوە و پێش یەکێ لە خواندانی کە لە شاری ئەربیل یاخود هەولێری ئێستاکە بووە ناوی چی بووە. من خۆم خوێندومەتەوە کە یەکی لە خواندانی کە لەو سەردەمەیە لە ئەربیل بووە ناوی ئاشتارە، بەڵام یەکی لە خواندەکانی تر کە ئیدیسە گومانی لا دروست کردم. منیش لەگەڵ گومانەکە ڕۆشتم بەداخەوە هەڵەمان کرد وەڵامەکەمان هەڵە. ئێمە کاتگۆری هونەرمان هەڵبژارد و ئەو پرسیاری کە لێمان کرا ئەوە بوو کە هەر تۆنێکی ڕۆند لە چەند بلانشپێک دێت. ئەوەی ڕاستی بێ تیمەکەمان زانیاریمان لەسەر هونەری میوزیک تۆزێکەم بوو، لەبەرەوە نەمانتوانی بەڕاستی جوای بێنێمە وتمان 4 بلانش بوو کە لە ڕاستیدا خۆی 2 بلانش بوو. ئێمە لێکی لە کاتیگۆریەکانی هەڵمامژار بیرکاری بوو لەبەری خۆمان زیاتر لە بابەتە علمیەکانە باشین، بەڵام بەداخۆ پرسیارەکەمان نەزانی کە ئەیوت لۆگاریتمی A لەسەر B پلس لۆگاریتمی B لەسەر A یەکسانە بە لۆگاریتمی B پلس A کە جوابەکەی B پلس A یەکسانە بە 1 بوو، بەڵام ئێمە بەداخەوە جوابێکی هەڵمان هەڵبژار کە B یەکسانە بە A نەماتوانین جوابی ئەو پرسیارە بینەوە و پرسیارەکانی بیرکاری ئەم بەرنامەیەکیان زۆر ئاسان بوویان زۆر قورس بوو، بەداخۆ قورسەکان بەر ئێمە کەوت. لە کاتەگۆری تەندروستیدا پرسیارێکمان بۆ هاتەوە کە ئایا بەکتریۆفەیژەکان هێرش دەکەنە سەر کام لەم زیندەوەرانە. منە لە سەرەتای پرسیارەکەەوە دڵنیا بووم کە بەکتریۆفەیژ جۆرەکە لە ڤایرۆس و هێرش دەکەنە سەر بەکتریا. هاوڕەکانیشم لەگەڵ مندا کۆک بوون و تێکرا ئەو وەڵامەمە هەڵبژارد و بە خۆشحاڵی وەڵامەکەمان ڕاست دەرچوو. کەتەگۆری تەکنۆلۆژیام هەڵبژارد. پرسیارەکە ئەوە بوو کە کام لە ڕاستەرەکان لەیان کۆمپانیای گوگڵەوە پەری پێدراوە، وەڵامەکەش گوگڵ کرۆم بوو کە وەڵامێکی ڕاست بوو. کاتەگۆری جوگرافیامان هەڵبژارد کە یەکێک لە پرسیارەکانی ئەوە بوو کە زانستی نەخشەکێشانی زەوی بەمانە زانستەکەی چی پێدەوترێت کە وەڵامە ڕاستەکە کارتۆگرافیا بوو، بەڵام بەداخەوە ئێمە زانستی جۆگرافیامان هەڵبژارد و کە وەڵامەکەمان هەڵە بوو. بەهۆی ئەوەی کە من لە بەشی وەرزشم بۆ یە کاتەگۆری وەرزشمان هەڵبژارد. یەکێک لە پرسیارەکان ئەوە بوو کە ئایا یارزانی کاراتی بگاتە چ ئاستێک دەگاتە بەرزترین پلە کە ئێمە لە وەڵامەکەی دڵنیا نەبووین لە نێوان دانی 5 و دانی 7دا بۆی دانی 5مان هەڵبژارد، بەداخەوە وەڵامەکە ڕاستنەوە. کاتەگۆری هونەرمان هەڵبژار کە یەکێک لە پرسیارەکان ئەو بوو ئایا لەسەر چینی سۆپرانۆ دەتوانین بۆ کام یەکێک لەم ئامێرانە بەکاربێنین کە وەڵامە ڕاستەکە بریتی بوو لە ڤایۆڵن، بەڵام بەداخەوە ئەمە چەلۆمان هەڵبژار کە وەڵامیشی هەڵە بوو.
بەڕێزان دووبارە سڵاو و گەڕاینەوەلاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکەسی لە نێوان هەردوو زانکۆی هەڵەبجە و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. پێشووی دەستکەین بە قۆناغەکەمان ڕوبەڕووبوونەوەی تاکەسی ئەمێ خاڵەکان خوێنمەوە. زانکۆی هەڵەبجە 30 خاڵ. زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 40 خاڵ. بەڵام قۆناغێک ماوە و پرسیار ماوە و خاڵ ماوە لە هەر زانکۆیە و وەکو خۆتان دەزان بەشدار بوو یەکێتە لای من و 5 پرسیار دەکەین، هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە. لە زانکۆی هەڵەبجە محەممەد بەخێر بیت. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی یاد و محەممەد هەروتان بەخێر بێن. 5 پرسیار، هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. پرسیار یەکەم بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت ڕۆژی سەر هەسارەی مەریخ چەند خولەک لە ڕۆژی سەر زەوی درێژترە؟ باسی شەو ڕۆژەکەین. ڕۆژی سەر هەسارەی مەریخ چەند خولەک لە ڕۆژی سەر زەوی درێژترە؟ زانکۆی هەڵەبجە 16 خولەک. یاد تۆ دەزانی؟ زۆر تەشین نیم بەس 90 خولەک. 90 خولەک. محەممەد و یاد کەستان وەڵامەکەتان ڕاز نەبوو، نە 16 خولەکە و نە 90 خولەکە. لە نێوانایەتی وەڵامە ڕاستەکە 40 خولەک. ڕۆژی سەر هەساری مەریخ لە ڕۆژی سەرزەوی درێژترە. نەتانتوانی ئەو 5 خاڵە بەدەستبێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێکدا یەکەم ئۆلۆمپیکی هاوچەرخ ئەنجام درا؟ لە چ ساڵێکدا یەکەم ئۆلۆمپیکی هاوچەرخ ئەنجام درا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 1930. 1930. محەممەد 1923. ئەویش هەڵەیە پێش 900ەکانە 1896 لە ئاتینا. نەتانتوانی و پێشقاڵە بەدەست بێنن. سێم پرسیار، سێم 5 خاڵی بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت شکان زایەک باشترین گەێنەری کارەبا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی باشترین گەێنەر مسە. مس هەڵەیە. زانکۆی هەڵەبجە ئاڵتون. نە مسە و نە ئاڵتون، لە نێوانیانە توانی بڵێ سلڤەر واتە زی. ئاڵتون بۆ هین باشە بۆ ملوانکە و گوارەوە هەمویان گەێنەرن، بەڵام باشترین گەێنەری کارەبا زیوە. ناتوانێت و پێشقاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت چ وڵاتێک زۆرترین ڕووبەری دارستانی هەیە لە جیهاندا؟ زانکۆی هەڵەبجە بەرازیل. هەڵەیە حیات زۆرترین ڕووبەری دارستان. رووسیا. زانکۆی ئەمریکی سلێمانی عێراق زۆر ڕاستە. رووسیا کە زیاتر لە 8 ملیۆن کیلۆمەتر دووجا ڕووبەری دارستانی هەیە لە جیهاندا. توانی 5 خاڵبێنی بەدەستبێنی بۆ زانکۆکەت. پێنجەم پرسیار کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت هێمای کیمیایی قورقوشم چییە؟ زانکۆی هەڵەبجە PB. زۆر ڕاستە. محەممەد توانی 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکە. زۆر سوپاسانەکەم. بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی هەڵەبجە چرۆ. چرۆ بەخێر بێت.
لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی پێشواز. پێشواز تۆش بە خێربەی بە هەمان شێوە 5 پرسیار بۆیە و هەر پرسیاری 5 خاڵی لەسرە. پرسیار یەکەم دەڵێت کام بەش لە لەشی مرۆڤ ناتوانێت خۆی دروست بکاتەوە؟ کام بەش لە لەشی مرۆڤ ناتوانێت خۆی دروست بکاتەوە؟ یان ئەگەر بەشێکی بمرێت دەشێکی لە ناوچێ ناتوانێت خۆی دروست کاتەوە. کاتان نەما وەڵامە ڕاستەکە ددان کە شکای ترە بێ بڕی وەلای دکتۆری دان بۆ ئەندامەکانە چۆن ژینا پێست خۆی چاگاتەوە ینی نەتانتوانی 5 خاڵ بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت نرخی ڕێژەی نەگۆڕ پای لە بیرکاریدا چەندە؟ زانکۆی هەڵەبجە 3.4 3.4 زۆر ڕاستە زانکۆی هەڵەبجە 3.4 یاخود 22 لەسەر حەوت جاران وان پێ و توانیت 5 خاڵ بەدەستبێنی چرۆ بۆ زانکۆکەت. سێم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت دوای ئەڵماس کام کریستاڵ ڕقترینە؟ لە دوای ئەڵماس کام کریستاڵ ڕقترینە؟ لە دوای ئەڵماس کام کریستاڵ ڕقترینە؟ کاتان تاوا بوو بەداخەوە کەستان نەتانزانی وەڵامی ڕاست سەفایر یاخود یاقوت بیرتان کەوتۆ نەتانتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێنن. چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کام کانزا بە زۆرترین ڕێژە لە توێکڵی زەویدا هەیە؟ کام کانزا بە زۆرترین ڕێژە لە توێکڵی زەویدا هەیە؟ زانکۆی هەڵەبجە نەوت 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 هەڵێ پێشواز سەزانی ئاسن 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 وەڵامەکی هەڵەیە نەوت کانزا نییە. وەڵامە ڕاستەکە ئەلمینیۆم. پێنجەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت هەولێر لە ساڵی چەند بوو بە پارێزگا؟ هەولێر لە ساڵی چەند بوو بە پارێزگا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 1930 1930 هەڵەیە چرۆ زانیاری دەیە؟ نییە بەس 1946 1946 ئەویش هەڵەیە وەڵامە ڕاستەکە 1990 شاری هەولێری خۆشەویست بوو بە پارێزگا. تۆزێ پێش هەڵەبجێەوە بزانم وانە؟ زۆر زۆر سپاسانەکەم ئەتان فسنەوە شوێنەکانی خۆتان. دوو بەشدار بووی تر لە زانکۆی هەڵەبجە ئەستێر. ئەستێر بەخێر بیت. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی مەستان. مەستان و ئەستێر ئەستێر و مەستان هەردووان بەخێر بن. 5 پرسیار بۆ ئێوە هەر پرسیاری 5 خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم دەڵێت کام هەسارە لە کۆمەڵی خۆردا کورتترین ماوەی ڕۆژی هەیە؟ کام هەسارە لە کۆمەڵی خۆردا کورتترین ماوەی ڕۆژی هەیە واتە ڕۆژەکەی کورتە لە چاو ئەستێرەکانی تری کۆمەڵی خۆر زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. مەریخ مەریخ هەڵێ ئەستێر ئەزانی میونخ نازانی ئەستێریشە لە ئەستێرۆ نزیکە مەریخ نییە
وەڵامە ڕاستەکە ژوبیتەر یاخود بە عەرەبی پێڵێن مشتری کە ماوەی کورتترین ماوەی ڕۆژی هەیە کە بریتە لە 10 کاتژمێر تەنها 10 کاتژمێر خۆر هەیە و لێ ڕۆژە نەتاتوانێت و پێنجخاڵە بەدەست بێنن. دووەم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت کۆماری کوردستان لە مەهاباد کەی دامەزرا؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 1946 1946 زۆر ڕاستە مەستان توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. سێم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت گەورەترین دەریاچە لە جیهاندا کام دەریاچەیە؟ زانکۆی هەڵەبجە. ئەتڵاس. ئەتڵاس دەریاچە. مەستان ئەزانی؟ دەریاچە نازام. لیک بەنگلیزی لیکی پێڵێنەوە زمانیە لیک. مەستانی زانەری نەبوو. وەڵامە ڕاستەکە دەریاچەی قەزوین. نەتانتوانی و پێشخاڵە بەدەست بێنن هیچ کامتان. چوارم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت سووکترین توخمی ڕق زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. توخمی ڕق؟ بەڵێ. خەریکە کاتە نانن. مس مس بە بۆ بخێنمەوە سووکترین توخمی ڕق چ توخمێکە؟ ئەلەمینیۆم. ئەلەمینیۆم. هەڵەیە سووکترین توخمی ڕق بریتە لە لیثیوم. نەتانتوانی و پێنجخاڵە بەدەست بێنن. کۆتا پرسیار بۆیەوە و پرسیارەکە دەڵێت لە ساڵی چەند سەدام حسێن دەستگیر کرا؟ زانکۆی ئەمریکی عێراق 2013 2013 2003 بەڵێ. زوو پەشیمان بوویتەوە 2003 مەستان ڕاستە پێنجخاڵە بەدەستێنا و زۆر سوپاسی هەرمتانەکەم ڕۆنۆ شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی هەڵەبجە هێمن. هێمن بەخێر بیت. لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ڕێز. کاغڕێز بەخێر بیت. باشن. پێنج پرسیار بۆ ئێوە هەر پرسیاری پێنجخاڵی لەسەرە. کۆتا پێنج پرسیارە. پرسیار یەکەم دەڵێت لە چ شوێنێکی لەشی مرۆڤ زۆرترین ڕژێنی ئارەقکردن هەیە؟ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. ژێرباڵ. ژێرباڵ. هەڵێ ڕێز هێمن تۆ دەست. لەپی دەست. لەپی دەست. ئەویش هەڵەیە. وەڵامە ڕاستەکە ژێر پێ. نزیک بوو هەر ژێرێکی پێوەیە. ئەوان بنباڵ لێرێ پێ لەوێ ڕێز بێ قەزابی. ئەوەی هێمن نزیکتر بوو. لەپی دەست لەپی قاز یاخود بنی پێش. ئەوەی هێمن ژێری پێ بوو. نەئەوتی لەپی دەست. لەپی دەست و بوونی یعنی نزیکە بەس بنباڵەکە تۆزێ بێ معەتەر و شوانەش نەداتوانی ئەو پێنجخاڵە بەدەست بێت. دووەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە یاری وۆتەر پۆلۆدا چەند یاریزان لە هەر لایەک یاری دەکەن؟ لە یاری وۆتەر پۆلۆدا چەند یاریزان لە هەر لایەک یاری دەکەن؟ زانکۆی هەڵەبجە. چەند یاریزان؟ 6 یاریزان. 6 یاریزان. ڕێز تۆ ئەزانی؟ هەستەکەم 11 بێت وەکو یاری تۆ. هەستەکەی 11 بێ کەواتە 11. ئەویش هەڵێ ئەویش هەر هێمن نزیکتر بوو. وەڵامە ڕاستەکە 7 یاریزان. گۆڵچێکەوە 7. یەک یاریزانی فەرق بوو. تۆ زانیشان یاریزانە فەرق بوو؟ کەم
کەم باش گەمێرەوەشە بێت مێرە دەی تۆ دڵت پراوە نەزانم سێم پرسیار بۆیە و پرسیارەکە دەڵێت پایتەختی وڵاتی قەتەر کام شار زانکۆی ئەمریکی عێراق سلێمان ئەزانی وەکەوەی لەرەکەی لە دەوحە دەوحە وەکوی ئەوەی هیت لەرەکە ماوە غەڵەت کرد ڕێگە ماشین لەسەراتەوە پەلەو کرد لەوێت ئەوەی هیت لەرەکە پەلەم کرد لە بیرم چی بەرنامەی پێشوو وا بوو بیرتەخۆ باڵە بیرمە هەموو وڵاتەکانی دەوروبەری نەمسا و ئەڵمانیا وت بزەبن ڕێز وەڵامەکەت ڕاستە دەوحا پایتەختی وڵاتی قەتەر و پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت چوارم پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین وڵات کامەیە کە بە فەرموو زانکۆی ئەمریکی و عێراق سلێمانی کاک ڕێز وەڵامەکەم بەرەوە لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین وڵات کامێت رووسیا رووسیا وەڵام بەشەکەی تری خوازانێ ئێستا هێمن بۆ هێمنی رووسیا هەڵێ جا بۆ خاڵەهێمی با بخێنەوە لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین وڵات کامەیە کە بە تەواوەتی دەکەوێتە ناو ئەوروپا ئۆکرانیا ئۆکرانیا زۆر ڕاستە هێمن توانیت پێنج خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت ڕێز پەلەت کرد ئارەوەڵا زۆریش پێنجەم پرسیار واتە کۆتا پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت لە چ ساڵێکدا یەکەم ڕۆژنامەی کوردی دەرچوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی سەردای 1970ەکانە کۆتای 1970ەکانە بۆ وڵدەنە ساڵێکم پێ بڵێ ساڵ 1986 هەڵێ هێمن یەکەمی ڕۆژنامەی کوردی 1991 1990 ئاها بۆی چوو منیش تۆ لە من بەوموت لە من بۆموت پێم و لە 1970ەکانەیە هێمن زۆر زۆر سپاسدانەکەین ئەویش ڕۆژنامەی کوردستان بوو لە ساڵی 1998 دەرچوو زۆر زۆر سپاس زێر دوولاتانەکەین چنۆ شوێنەکانی خۆتان دەستان خۆش بێ بەڕێزان و خۆشەویستان پێش بڕکێکەی نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی کۆتایی هات ئەمە خاڵەکانتان بۆ بخێنمەوە زانکۆی هەڵەبجە 45 خاڵ زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی 60 خاڵ بەداخەوە زانکۆی هەڵەبجە بەجێمان دێڵێ زۆر زۆر سپاسانەکەم کە هیلاک بوون لەگەڵ ئێمە ماندوو بوون سپاسی بەشداریکردنتان دەکەم هیوادارم سەرکەوتوو بوون لە ژیانتانە لە خوێندنەکەتانە لە زانکۆ و ئینشاڵڵا ساڵی داهاتوو دەتانبینینەوە دووبارە زۆر زۆر سپاسانەکەم و چاپلێکیشان بۆ لێبان زۆر سپاس مادوومانکردن لە هەڵەبجەی خۆشەویستەوە هەتا هەولێر هاتن و دەستخۆشی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەکەم کە چوونە قۆناغی داهاتوو لە قۆناغی داهاتوو پرسیارەکان سەختتر دەبن ئەبێ زۆرتر هەوڵ بن و دەتانبینینەوە ئیشەڵا سەرکەوتووە بن و زۆر زۆر سپاسی ئێوەی خۆشەویستی ژەکەم کە تا ئێستا لەگەڵمانە بوون تا بەنامێکی تر بەخواتانە سپێنم خواتن. ڕاست بۆم لەگەڵتا زۆر دڵخۆشم بۆی کەم قۆناغەمان بردەوە و من لەسەر تاشەوە باسی ئەوم کرد کە گرنگترین شت لەم بەرنامەیەوەیە کە چێژ ببینی و چێژمان لێبینی وەکو تیمەکە و وەکو خۆم و دڵیان تیمین بەرامبەریش چێژی لێبینیوە و بەنسبەت بەرنامەی داهاتووشەوە ئێمە خۆمان ئامادەکەینەوە هەڵدینەوە هەڵانی کە لەم بەرنامەیە کردومانە چاکینەوە بۆی ئەو هەڵان دووبارە نبێتەوە خاڵێکی زیاتر بەدەستبێن زۆر دڵخۆشم کە توانیمان لەم قۆناغەدا سەرکەوتوو بین و توانیمان چێژێکی زۆر بینین لە بەشداریکردنمان و هەنێک کاتگۆری هەبوو کە نەمانتوانی زۆر باش بینتیایە لەبەرەوە کار لەسەرەوە ناکەین بۆ قۆناغی داهاتوو ئینشەڵڵا توانین سەرکەوتوو بین لە قۆناغەکانی پێش ئەم بە خۆشحاڵەوە توانیمان ئەم قۆناغەش بەرینەوە کە قۆناغێکی گرنگە و چوونێتە قۆناغێکی سەروتر و بەتاکید پێویستە زۆر زیاتر خۆمان ماندوو بکەین لەمەی کە ئێستا کردومانە و زۆر زۆر خۆشحاڵین بۆ بردنەوەیە کە
زانکۆکەمان گەشتە ئاستێکی زۆر باش لەم بەرنمەیەدا و ئیشەڵا بە هیواین تاکو کۆتایی بەرنمەکە بتوانانی ئاستێکی باش پێشکەش بکەین. زۆر خۆشحاڵم کە لەمە قۆناغشدا سەرکەوتو بووین و هیوادارم بۆ قۆناغەکانی تریش سەرکەوتو بووین و ئیشەڵا خۆشمان بە باشی ئامادەکەین بۆ قۆناغەکانی تر. بێگومان زۆر دڵخۆشم و هەم من هەر لە سەرەتاوە متمانەیەکی زۆرم بە تیمەکەمان هەبوو وەشایانی بردنەوەش بووین بۆیە بێ بۆ قۆناغی داهاتوو باشتر خۆمان ئامادە بکەین چونکە ئێمە ئەمانەیە بچینە فاینەڵ و لە فاینەڵیش ئەمانەیە بیبینەوە. پرۆگرامێکی باش بوو توانیمان کۆمەڵی زانیاری لێوە بکرین وامان لێ بکە کە بە دوێ زانیاری گشتەکان ئابڕۆین سوودمان لێ بینی پرۆگرامێکی جیاواز بوو بەداخەوە نەمانتوانین لەم قۆناغەیە سەرکەوتوو بین بەڵام ئەزمونێکی باشمان لێوەرگرت هیوادارین بۆ ساڵێکی کە بتوانین باشتر بین. بەڕاستی پرۆگرامێکی زۆر بەسوود بوو زانیاری زۆرمان تێدا دەستکەوت بەس هەستم زۆر ناخۆشە لەبەرەوەی کە دۆڕین. بەڕاستی هەستێکی ناخۆشە کە نەمانتوانین لەم قۆناغەدا سەرکەوتوو بین بەڵام توانیمان چەند معلوماتێکی گشتی کۆ بکەینەوە لە گشت بوارەکاندا و هیوادارم بۆ ساڵانی ئایندە بتوانین گشت قۆناغەکان بە سەرکەوتووی ببڕین. هەستێکی زۆر ناخۆشە بەڕاستی کە نەماتوانانی سەرکەوین بۆ قۆناغی دوهاتوو بەڵام لە هەمان کات شاتوانم بڵێم بە شێوازێک لە شێوازەکان هەر چوار بەشدار بووکە دەرزێک فێر بووین کە خۆ ئامادە نەکردن و پلاندانان بۆ هەر شتێک دەبێتەوە ئەوەی کە لە کۆتایە شکستی پێبێنین ئێمەش بەپێی پێویست نەبوو ئامادەکارەکانمان بۆیە ئەوە بوو کە بە جیاوازی 15 خاڵ لە بەرامبەر زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانیا تووشی شکست بووین. بەناوی زانکۆی هەڵەبجەوە دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بۆ ها بەرنمەیەکی زۆر ڕەنگین و جوان و سوود بەخشە دووبارە دەستخۆشی لە خوێندکارەکانەکەم کە توانیان تا ئەم قۆناغە بێن قۆناغی یەکەمیان بەسەرکەوتوی بڕی و بەڵام بەداخەوە لە قۆناغی دووهەم سەر نەکەوتن ڕاستە کەوتن و دۆڕان ناخۆشە بەڵام ئومێدمان وایە لە ساڵی داهاتووە بتوانن بە باشتر خۆیان ئامادە بکەن و تیا سەر بکەون و پلەی بەرسەر بەردەست بێنن.